ئامانجمان ئەوەیە ژینگەیەکی تەندروستمان هەبێ ئەو شوێنەمان هەڵبژارد کە بەڕاستی هیچ نەمامێکی لێ نەبوو لەسەر ئەم شەقامە ڕێگای سەرەکی گەشتیارانیشە. دەستی هاوکاری بۆ هەموو ئەو ڕێکخرا و کۆمەڵانە درێژەکەین کە نیازی کردنی کارێکی ویان هەیە کە دوازار لۆژینگەی شارەکەیە لۆژینگەی هاوڵاتیانە پاراستن و ئاودان و ئاوڕۆکردن و ئاودێریکردنی دارەکان بۆ ئایندا لە ئەستۆی ئێمە ئەبێتن وەکو سەرۆکایەتی شارەوانی چۆمان. شولما أبا كراسة بيكونا أغلبية شولما تشكرنا عن فاصلة كين از بيجم أبا دس بوفي باباتي كري حتى نو كراس ما جاهز نكر يا همي ام في اي بي فاصلة كين سر زوق خو يعني ام شو جاهز ناكرين وكي ديجيك قال جرا مشتري طلبت كين في اي بي سر زوق وانا بهراب بتري تشي بيكو هاتي فيري كراسي في اي ما موجود يعني شو قالك جورا قالك قبرة قالك موديلا ما يعني حاضر بضاعة ما هميجي كش تركيا ديدن جورا جورا يتهين ارزان جي هاي جران جي هاي ديف رغبتا وكي بجن حولاتيه بە هاتنی سەرما حتمما باڵندەکان ژیانیان دەکەوێتە مەترسی ئێمە وەکو کەسانێکی ژینگە دووست ئەرکی سەرشانمانە کە لەو هەڵمەتە جوانانە بەردەوام بین. ئێستا ئەڤڵ هەفتەیەکە کە سەرما داهاتوو بەفر باریوە بۆ ئەوانە هێلانە چا دەکەین و دانیان بۆ دادنین ئەوە شتێکە کە کتومانە عەرز ناکەم لەبەر کۆڕۆنا نەمانتوانیوە زۆر عمومی بەرگوزاریکەین و چەند کەسێک تەشریف بێن و ڕایەتی پرۆتۆکۆلی بێهداشتیەکە بکرێت.